سڵاتان لێبێ و خۆم مبارەکە لە هەموو لایەکتان جەژنتان پیرۆز بێ لار شوێنێکی ئەم جیهانەداهان ڕێز و سڵاو خۆشەویستمان بۆ ئێوە هەیە و جەژنتان پیرۆز بێ و گەردنمان ئازاکەن و گەرنتان ئازابێ ئەمڕۆ لە قەزای چەمچەماڵین باس لە جەژنەکەین بێگومان جەژنی ڕەمەزانی پیرۆز مسلمانان تێیدا دڵخۆشن لەبەرەوەی کە مانگێ بە ڕۆژوو بوونە و لە یەکەم ڕۆژی جەژنەوە ئیتر مرۆڤەکان یاخود مسلمانەکان ئازادن لەوەی کە چیە خۆن چی ناخۆنەوە لەم ڕۆژەیە ئەپرسین تا چەند گرنگە دڵمان خۆش بێ و خۆشحاڵی خۆمان دەربکەین و لەگەڵ ئەوەیە تا چەند گرنگە گرنگی بە سەردانیکردن و مەراسیمە کۆمەڵاتیەکان بدەین جەژن بە چی شتێ خۆشە بێ و لەگەڵ ئەوەیە باس لە پەیامی جەژناناکەین و باس لە گردن ئازادیەکەین باس لە بەخشندەیی و ڕوخۆشی لەگەڵ میوانە و باس لە میوانی میوانداری بەرنامەی ئەمڕۆمان لە قەزای چەمچەماڵە لەسەر جەژن بینەرمابن لێرە کۆمەڵە چین و توێژی جیاواز وەرەگرین و پێکەوە باس لە جەژنەکەین تا کۆتایی لەگەڵمانە بمێنن. چەمچەماڵین لەگەڵی ڕاپەڕین و هەروەبوونی جەژنەوە هەندێک جار سەردانی ماڵەکانی شەکەین و لەناو گەڕەکانیش جمونجۆڵێکی زۆرێ گەنج و ژن و پیا و ئیتر جەوجەوی جەژنە جا کاکە بەشداریش هیچەکە لە هاوڕێ ئەزیز و دێرینەکانمان ماشەڵا ئەوە حەزی کردبێنە ماڵیان و ژوورێکی جوان و فۆلکلۆری دروست کردووە پڕە لە شتی کللتوری شتی زۆر جوانی کوردەواری داناوە دیسان سڵاو لێبێ قوربانە زۆر سپاس دەکەم جا تۆ بڕۆ سەرەوە تۆزێ باسی ئەم شتانم بۆ بکە ئەمە یانێکی کێ بێ ماڵتان بۆ میوانی لێرە دانیشێ ئەمە ژووری میوانمە من بەجددی هەلم ناڵیەوە خولیایەکم هەیە بۆ ئەم شتە کوردەواریانە جا چەند کەسێکی نەچەند چەماڵ پارێزگاریمان ئەم شتە کوردەواریانە کردووە ئەمانەیە بمێنێتەوە گوخۆی هەروەها پیشانی ئەم جیلەی بدەین کە دێن ببینن کە باو باپیرانمان ئەم شتە جوانانیان هەبووە زۆری هین باپیرمەوە زۆری هین دۆست و برادرە نەشکڕیوە بەڵێ بەشێکی خۆتانە هیچ پشماوەتەوە بەڵێ 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 ماشەڵڵا بۆ نمونە ئاوانەوە ئینی ئەسپەکەی باپیرێمە شتێکی زۆر زۆر جوان ئەوەی ئەسپا بەڵێ ئەوە کورتانەکەیتی بەڵێ بەڵێ کورتانی پێڵێن حەق بێ پێڵێن ئەو کورتان بۆ ئەو بۆ گوێدرێتەوە اینجا هەروە بێتەوە بۆ نمونە ئەوە دەلەو قاوەی نەگانێت دێوانەی باپیرێمەوە ماشەڵڵا ماوەتەوە ئەو سەردەمەیە ماشەڵڵا ئەمە گۆزە و وڵات زۆر زۆر جوانە جاما گەرمیوانی بێت لێرە دانیشی عنی بەڕاستی مرتاحی کەشێکی کوردەواری زۆر زۆر ینی بزە بنانی زۆر کوردەوارانەیە ینی ئەم شتە کلاسیکانە زۆر جوانن زۆر زۆر ئەمە بڕنە و اینجاوە شمشێرەوە شمشێرەکەی شتایە گۆچان و ئەمە چەرمی چییە؟ ئەمە چەرمی ورج نێوێ غەڵەت ناوە چەرمی گیاە شتێکی جوان هەر بۆ جوانی دامان جوان ئەمش جگای ئینە خێر بن ئەمە تەزبیح و جا خاڵە بەژار وڵات سەریقە و جوانە ئەمە گەرمیوانە بێت بۆخوان لێرە دانیشن وایە جامشتی تریشم زۆر بۆ نمونە شتی کۆن و قەدیمی ئیستا بۆ نمونە و تەلەڤیزیۆنانە شتا قەدیمانەیە نامەوێت زۆر قەڵەباڵەکەی و چووکە شوێنی دانیشتنمە هەیە پێ شەشە لە بانێکە دانا تۆزە ناخۆشەزی دانیشتنی نامێنێ بەس ئەمە ژووری میوانەکەمە حەزەکەم مەس کەسێکات ئەم شوێنە خۆشە ببینێ و جەوێکی خۆشی لێ ببینێت ئینشاءالله خۆشە ئەگەر هاتمەوە جایتر بۆ میوانی یان خەڵکی دەرەوەی چەمچەماڵێمێنە نم بۆ ئێرە زۆر جوان خێزانشت حەزی لەم شتە کلاسیک پشتیەوە جا ئەومان لەگەڵانە بێ پێمان ناکرێن پێ چاک ناکرێت ئارێوەڵا ئارێوەڵا زۆر زۆر یارمەتی دەرمە لەخوا بەس زیاد سواز بخوای گەرم مش تەشیە بەڵێ بەڵێەوە تەشیە مهمە ئەوەش سەرۆشتی جوانی تیا شتی جوانە قەدیمەوانە قەدیمە شتی زۆر جوانی تایە زانەکرد بۆ جەژنانیش لێرە دانیشن وایە بەڵێ بەڵێ جوان ئاسای نەقڵ یێڵگرم جاعفەن من بۆسێکمان بۆ کامیلەوە کاگە ئاوە تۆزێ شڵەژینەوە بۆ خۆشیەوە جەی جەژنی باز زۆر ئەنا زەرورە چکێتەکە سەرەدا نانا ئەمە ئاوێنەیە ها ئەمە ئاوێنەیە بەڵێ برات جوانە ئەڵای جوان مەز قەینا ئەو ئاوێنەکەی سپیە جوانە وەڵا زۆر زۆر جوانە و یەخۆلەش ساغ من ئاو لێرە دانیشین ئەی خاڵە بەشاوە دانیشە بزانم بە چیەوە خەریکی
والله من خۆمە زۆر حەزم بەم شتانە ڕەشماڵشتی شمەیە زۆر جا بۆ فستیڤالەکان و بۆ شتەکان بەکاری بڵێ بڵێ شوێنەکە جوانە پێم خۆشە ینی ئەم جیرەی کە دێت وەگو خۆم چۆن خولیامە چەند کەسێک شەیە خولیایەتی حەزی پێێتی با ئەو کەسانە شەر ئەم شتە جوانانە ببینین و بزانن با پیرانمان دەستێکیانە بۆ لەم شتە جوانانەیە جگە لە تۆ چەمچەماڵشە خەڵکانی تریشان ئەم شتە میێژویانیان هەیە چەمچی بەشتی کللتوری ئەیان چەمچەماڵ زۆریتی ینی بگرە لە هەموو شوێنەکان زیاتر چەمچەماڵشتی چکم بە بۆنەی ڕێژەی ئەنفال و ئەوانەوە لە منتیقی من نەشۆڕشە و ناوانە ئەم شتە کۆنانە ماوەتەوە کەسی نەبوون و کەم دەرامەتن شتەکانیان ماوەتەوە جا من دۆست و برادرم من هەنیشان زۆری هینی ئەوانە داوێنە پێم بەڵێ بڵێ لەبەرەوەی نەفەوتەن لای تۆ شتەکان نافەوت هێشتی جوان ئەڵەگریت منیش ئەروەکو منزەرێک دایانە نەم نبینیوە زۆر دڵم پیان خۆشە حەزەکەم بمێنەوە شتانە ئەوە چی پێڵن ئەوە شەنێکە ئەوە شەنە بەڵ شەنەوە کاوشتی پێ ئەوەشیان قز ناخەوەیان قز ناخە وڵی جوانە ئەویان سەماوەرە تشتی زۆری کەس نەزانێ وایە بەڵە بەڵە ئەمە چییە؟ ئەویان تاسەیە بۆ چکلێت و ئەو سەردەمەیە بەڵێ وڵا قەدیمیش بڵێ ئەمە چیەوە ئاسنە؟ بڵە بڵێ ئاسنە شتێکی جوانە وڵی خۆ لەشتان ساق بێ هەر بە بۆنی جەژنەوە پیرۆزبای خۆشە بنێرە بۆ کەس و کار و هاوڕەکان برادرانی خوێندکاری زانکۆی کاتی خۆی کە بەڵێ زانکۆ بوویتە وڵا جەژنە پیرۆزە لە هەموو تەواوی مسلمانانەکەم بەڕاستی ڕەمەزانێکی زۆر خۆش بوو بەس تۆزێک لە کوردستان ئەو ئینە ناخۆش بوو نیوەی بەڕۆژوە نیوەی بەڕۆژون ینی خزمانی کەرککمان ناتایم بچین بەلایەن هەڵمان گرۆ بەڵێ بەڵێ دوم ڕۆژمانداناوە ینی ئێمە فۆرمانیش کەرککە نازانم بە ڕۆژ کارکوب نابێ تۆ ناوێت جەژ نییە بەڵا تەیسەکەنەوە میشتێکمان کەرککە تۆم ڕێت خواردووە ڕۆژێکمان خوارد دەستەکەم نێ خواردووە ئەوی فۆرمی کارکوب بێ بە ڕۆژوو بێ یاخواالەش عزیزەکەمی قوربانم ئێمە هیچمانەمەوە گەر تۆ شتێکی ئیزافەتێ بیڵێ تۆ خۆشەویستی عزیزمانی کاگارش تۆ هەر هاوڕێیەکی قەدیمی منی ینی زۆر زۆر دڵم پێت خۆشەکات بینم کەم مەجی سودانش نەش کردومانە هەر بە سەردەمی هاوڕێتیەکە ینی من هەز ناکەم کامیری وەزا ینی لەبەردەم کامیری تۆزێ خەڵک سترێسی بە دروستای بەس من خۆشەویستی تۆ ینی وای لێمان کردو سترێزە نەماوە بەجدی دەستت خۆش هەموو شاوڵەیەم ینی ئەو ئەزیزانی کەیان دوێنم واز نەکەن لە بەردەم کامەرانی واز جەوێکی برادرانیان بۆ دروستەکەم بۆی کە سترێسیان بیر بچێتەوە هەر لە خۆت جوانە دەست چاوت خۆش زۆر خۆشحاڵم نمونە زۆر خانە جوانش هەر پارێزراو بێ میوانێکم هات لە دەرەوەی ینی کەسێک هات بیوسی بێتە چەند چەماڵ حەزەکەم پیشان ینی ئێری پیشان بە میشاڵ ماڵی خۆتە دەرگادای ماوەڵایە لەسەر کەسانی وەکو تۆ خۆشەویست عزیزی من چاوەکەم قوربانی دڵەوە زۆر سپاس دەکەم جەژنەکەت پیرۆز بێ قوربانە گەڕن ئازا بێت چەندە کێشە ڕژمان نەبوو پێگەوە قوربان نەخڵەکەمان گرین زۆر سپاس یاخوا سەلامەت دووارە جەژنە پیرۆز لە جەژنا زۆر سپاس دەکەم یاخوا سەلامەت بی اینجا پەیامی تۆ چێ ببوونی جەژنەوە بۆ کەس و کار و بۆ هاوڕەکانت بۆ ئەوانی کە دوورە دەست ناتوانن ینی دەستێ پێیان بگا لێرەوە بە ناوی خۆی گەورە جەژن لە هەرچی مسلمانەیە پیرۆز بێ لە خزم و کەس و کار یاخوا هەر هەموو ساڵێکیان خۆشی و شادی بێ یاخوا ئامین ئامین یاخوا اینجا ئەوم پێ بڵێ ئەمە پرسیارە زۆر جار لە خەڵکی دەکرێ هەڵ یەکەم جار پیرۆزبایی لە کێ کرد کێ یەکەم جار پیرۆزبای تۆ بەدەست من یەکەم جار پیرۆزباییم لە ماڵ و مناڵی خۆم کرد ئەمجا دوایەوە براکان خزمەکان ئیتر عادەتەن ئەمەش ماڵە غەزوورە هاتوو ئەماڵی غەزوورتە باڵێکی یاخوا سەلامەت بی خۆی گەورە سەلامەت یاخوا ئەی کێ یەکەم کەس پیرۆزبای لە تۆ کرد خێزانم ئەیخوا خێزانەکە بۆ بیاڵ قوربانە خۆی هاوڕەکانت ساڵانی تر جەژم لە ماڵ دایکمە کرد دایکم لە عەمرەیە خوای گەورە لێ قوبوڵکە ئینشاءڵڵا ئیتر ئیم ساڵ خێزانم جەژنە پیرۆزەی لێ کردم یەکەم کەس قوربانە خۆی گەورە سەلامەتاکە یاخوا سەلامەت زۆر سپاس دەکەم جەژن بە چیەوە خۆشە وڵا جەژن خۆشەکە جەژن بە هاتوچۆ خۆشە هاتوچۆ نەبێ ینی جەژن نییە جام جەژنێش جەژنی مسلمانە بێمە شانازی پێوە بکەین وڵاشیت باش ئەگەر بنمونە ئێستا بەشێک لە خەڵکیۆڵەن جەژنەکە سارد و سڕە ئەگەر هەموو ساڵێم قسە ناکرێ بەس ئەگەر ئێمە دانیشین لە ماڵە و کەس نەچێ بەلای کەس سارد و سڕە بێ باڵێ گومانیت یانێ خۆی وەکو سارد و سڕێکە چیە تۆ عادەتەن
جەژنی مسلمانە وایە بەڵای من وازام هەموو دنیاهی منە وەکو جەژن ڕاستە لە بەرەوەی تۆمانەکە لە ئاو خواردن و خواردنەوە خۆ قەتع کردووە ئیسا وەڵای من وازام حالیان هەموو دنیاهی منە یاخوا جەژن لە هەرچی مسلمانەیە پیرۆز ئامین ئامین یا ڕەبی قوربانە. چی دیمەنێک بۆ تۆ سەرنج ڕاکێشە لە چێژنا دڵی پێخۆش ئێستا حەزی لە نانی بەیانیە حەزی لە ئەڵڵاهو ئەکبەرەکەیە وەڵی من حەزی لە میوانەکەیە من زیاتر ئاچم بۆ مزگەوت ئەو کاتێک کە مەلا ئەڵڵاهو ئەکبەرەکە ئەو کاتە زۆر خۆشە بەلای منەوە دڵە پێی خۆش باڵێ زۆر ئێستا گۆڕانکاری لەناو جەژنەکانە تۆزە ڕوویاوە ها جاران خەڵک زیاترە چوە میوانی ئێستا خەڵک کەمتر ئەم تۆڕە کۆمەڵایەتانە تا چەند وای کردووە خەڵک زۆر بەدەم یەکەوە نەچێت وەڵی قەزێ ئەم تۆڕە کۆمەڵاتیانە قەزێ ئەوەیە خەڵک خەوی کەم بووەتەوە ئاجا ئیسا عادەتەن هەتا هەشتنووی بەیانی ناخەوێ ئیسا تۆزێ ئاوا قەزێ ئەوەیە جادە و بانک چۆڵە لەو قەناتام هەمووی خەوت بێ قەزێ ئەم تۆڕە کۆمەڵاتیە سەری لە عالەمی خوا تێکدا بەشێک لە خەڵکی بە شەوان بە خەبەرە ڕۆژە خەوە باڵێ من شخصی خۆمە جاری وایە تا سێ و چواری شەو بە خەبەر ئەمە ڕاستیە هەموو کەسێ گیرۆدەی بووە زۆربەی کەس ئەرە وەڵا ئەمە دەردێکە ئیتر دەسەڵات نییە بێ لەگەڵی شیا بڕێیت ڕاستە بووە بە ئەمری واقع ئارە وەڵا چۆتە ناو هەموو ماڵەکانمانەوە تۆڕە کۆمەڵایەتیانە گەورە بچووک ژن پیر هەمووی خەریکێت بێگومان ئەی باشە تۆزێ باسی ئەوشم بۆ بکانی لە جژنا تا چەند گرنگە ها ئەگەر ئەوانی کە دڵیان لە یەکتری ئێشاوە ئەم دەست پێش خەری بکە ینی گەورەی بنوێنێ ینی ئاشتەوایی تا چەند گرنگە لە جژنەکانە چۆن گرنگ نییە جا خۆی جەژن بۆ ئەوەیە کە تۆ دڵی یەکێک یەشان بێ بچی ئەم لاولای ماسکەیت و گردنازایی لەگەڵا بکەی جا کە تۆ ئەوە نەکەی یانی ئەمە مسلماننی ئەبێ ئەمە دایمە لێبوردە و دەم بە خەدەم بین باڵێ گومانی تیانە ئەرە تۆ لی نەبووری نەوەڵە بەخوا پێ ناچێت بەرێ دیاری خوا ئاگادارە من لەگەڵ هەش کەسێکە عاجزیم هەبێ ینی مەگەر چۆن ها خۆم چوون بۆ لێ ماشەڵڵا ئەرەوەڵێکی باشە لە خوای گەورە گردنی هەموو کەسی ئازاکەی ئەرە وەڵا ئەوەی ئەیناسم و نایناسم هەزار جار گردنی ئازابێ ئەرە وەڵا قوربانە یاخوا بەخێر بێ چاودڵمان ڕوون قوربانە حرمەتانە خۆم باریکە هەزار پیرۆز بێ لە هەموو قوربانە قوربانە یاخوا بەخێر بێ سەر ئەو چاوە جەژنت پیرۆز بێ پەیامی تۆ چێ ببوونی جەژنەوە تەوێتی بڵێ بە کەسوکار و هاوڕێ و بۆ بینەر ئازیزانە و تەواوی کوردستان و جیهان سەلامەت بنیا خوا جژنە پیرۆزەی خۆمان ئاراسی ئێوە و تەواوی گەلی کوردستانەکەین سەلامەت بنیاخوا سەلامەت میوانتان زۆرە بوو ئەرە وەڵا ئەلحەمدولیلا دۆست و ناسیا و دراوسەکان هەموواتون لە کۆڵان و گەڕەکان خەڵکەکەی کۆ بنە و ئەگەڕێن لێرەش وایە بۆنە کۆمەڵایەتەکان لە چەم شەماڵ زۆر زۆر بە شێوازێکی بڵێم نایە بەڕێواچێ ئەرەوەڵا الحەمدولیلا الحەمدولیلا بۆنەکانی شابەرمە لە جەژنانە بەیانیانە گەڕێن بەڵێ هەموو جەژنێک بەیانی زووەکەی لە دوای نوێژی بەیانی لێرە دراوسەکان خزمان هەموو سەردانی یەکترەکەن بۆ گردن ئازایی و بۆ جژنە پیرۆزە خۆشە ئەرەوەڵ ئەسپاس بۆ ساق بیا خۆجگە لەوەی کە میوانیشان هاتووە چی بۆ میوانی وەڵایی شەڵا لە ئێسە بە دواواچی سەلامەت بن جەژن ئەوەی خۆشەکە بگەڕێ گەر نەگەڕی تامی نێوایە وڵا بالفعل وایە لیست نووسی و یان خواتەوەکەلی خۆتی وڵا هەر خزمان و دۆسان بەسەرەکرێتەوە نەوەڵاوەکۆی کە بڵێ نەوەڵا سەلامەت زۆرجا ماڵەکانەوە زۆرنیان برادەکانەوە زۆرن کاتەکەش سووتەیە پەڕێ فریان ناکەوی وڵا بالفعل وڵا خزمان دۆسان وەکو ئاماژەم پێکرد زۆرن وا بێ ئێمەش سەردانیان کەین ئەوانیش باماشەوە سەردانی ئێماکەنە بێ ئێمەش حەقیەوە بینەوە ڕاستی بێگومان لەم جژنەیە تا چەند گرنگە بەنمونە هەر بە تەلەفۆن گردن ئازادی نەکەین بەڵکو بچین بۆ لای هەیە بەس کۆمێتەکە نووسێ و یاخو تەلەفۆنێکە بۆ کاو ئیتر تاو جژن بەمە کفایەتی پێهێنێ وڵی بەڕای من هیچی تامی بینینەکەەوە باوەش پیاکردن و ماشکردنەکە نایارە وڵا گومانی توانە بالفعل هەنعاتەکەی بە تەلەفۆن وڵی من وەکو خۆم زۆر کەم مەگەرە و کەسانی کە دوورن وەلەم شارە نین ئەگەر بتوانین سەردانیانکەی سەردانیانەکەی ئەگەر نابێ بە تەلەفۆنەکە بیکەین وڵاوایە چێڵی لەسەر ئەو کەسانی کە لەم جژنەیە ناکۆکیەک ناخۆشێک لە نێوانان هەیە دڵیان پاکەنەوە لە ڕەخۆچین گەردنێکتری ئازایی بکەن بۆ جۆشن خۆی زیاتر ئەوە باوە کە گردن ئازایی لە یەکتری بکرێت و ئەو کەسانەشی ئەو شانە لە بینیانە هەیە دەرفەتێکی باشە بۆی کە بتوانن یەکتری یاش بکەنەوە
سەلامت بن تا بسەر لێکەم و تاوا لە جەژنا چی شتێ خۆشە وڵایی نانی بەیانێک نانی بەیانەکەی وڵا لە قەیسی و فاسۆلیا وڵایی هەر کۆی هەر گشتی کۆی گشتی پرۆسە سەر سفرەکە. چەندێکە بە بۆنەی ڕەمەزانەوە دوای ئەو کۆبوونەوەی خێزانی گەورەوە شێکی تایبەتە لە ئەنگری قەیسیان فاسۆلیا وڵایی هیچیان بامیە وڵایی هەروەکو شلەکان زۆ کەم من حەزی پێەکەم ڕاستی هەروەڵا سەلامت دنیا خۆ چاو ماشەبی عزیزم جوانیش ماڕم بۆ لای چاو بە قوربانە زۆر چاوەدڵم ڕوون شاڵام ماڵتان ئاوادام زۆر خۆشحاڵم بە قوربانم جانەکەم زۆر سپاس سڵاو لێ براکەم سەڵها باشی جانەکەم ئەحواڵ چۆنە جەژنت پیرۆز بێ قوربانەوە زۆر سپاس دەکەم قوربانم خام بارێک کاماڵیەوەیە وڵی ماڵمە لە فالەکانەوە هاتووم بۆ ئاتی بۆ میانی بۆ لایەن پیاوە نوڵا بۆ ئەم ماڵی ترێن دی با بڕۆ باڕین لە دەرگابین بەبا لە دەرگابێن لە ماڵ نەبوو خۆمان خەسوودا کەرەجارە ماڵ خەسو خۆشتر نییە سەنە من قوربانەکەشت پیرۆز گەردەمان ئازاکە چەنم ماڵە وڵایی بەیانی دەرنەچوونە ئێستا وردەوردەیەوە شێوەشتر دەست ئەەکەم دەچوونە ماڵی خەسوویەتی ئەم برازی زەمان ئێوەش ئاواوی کە خەسووی هەیە خەزوری هەیە بچێت دوایەوەی کە ها لە ماڵە باوکی خۆی گەڕایەوە جژنە خەسوو خەزور و خزم و کەسوکار جژن ڕاست حقیقت بۆ ئاشتەوایی و بۆ دڵخۆشی و بۆ ئەوەیە کە ئینسانەکان یەکتر بەسەرکەنەوە و ئەم جژنە هەر بۆ نەیەک نێروە ئینسانەکان بەخە و بەڵێ تەبان ئێمە وەکو مسلمانە پێویستە لە سەرمان ئەم بۆنەیە زۆر بەبەرزی ڕابگرین نەک ئەوەی کە تەنها شتێکی ڕۆتین و شتێکی ئاسایی بێ بەلامانەوە هەڵاوە لێکمان وایە گوڵەکەم چۆنی چۆنی سیدە ئەوە ناسیەم پیاوە ناوی چییە؟ کاکەڕێبی وەرە گوڵەکەم جەژنت پیرۆز بێ نەخڵم بۆیە ناوی ئەها نەخڵی چەمچەماڵی جەژنت پیرۆز بێ یەخوا لەش ساغ پۆلی چەنی خۆشە جەژن چی شتێکی خۆشە خواردنەکەی نانی بەیانەکەی چی بۆ میوانی بۆ گەڕان و ئەوانە لەشە ساغ دەبڕۆ بڵێ دایجانەوە ئەوە میوانمان هاتووە باشە قوربانە بم سەلام دوخوا اینجا یوادارم تۆ میشە دڵخۆش بی ئەوە ئیشێکی باشەکەی کە ئاگەڕێی بە ناو کەس و کارتە ڕاستی جەژ نەگەر نەگەڕێی لەگە ڕۆژەکانی ترا هیچ جیاوازێکی نابێت ئەوەی کە جیاوازی دروستەکە ئەم گەڕان و هات و چۆکردنێ سان ئارەوەجا کە ئەیشگەڕێی نەفسیان پێ مرتاحی یعنی هەر لە ماڵە دانیشی بخەوی خۆش نییە سەرکەوتو بن چی شتێکی خۆش جەژن وڵا چوونە دەرەوەگەی چونە دەرەوەکەی بەڵێ ئەی خواردنەکەی خواردنەکەیشی خۆشە بەزار حەزت لە خواردنەیە هەرەوەڵە حەزت لە فاسویان یان لە قەیسی وڵا هەر قەیسی فاسۆلیا هەردووکی خۆی ئەی بوونە خۆ خۆشە بەس کامیان زیاتر حەز لێ فاسۆلیاکە فاسۆلیا هەرەوەڵە بە بێ گۆژیان بە گۆشتەوە بە گۆشتە لەشە ساخ چی شتێک زیاتر لای مناڵان خۆشە لە جەژنانە وڵا هەر چوونە دەرەوەکەی و بۆ پیاسە و گەڕان و هەرەوەڵە هاوڕەکانت بەسەرەکەیتەوە هەرەوەڵە خۆش هەشتە ماڵی خزمەکانتان ئەی بۆنە جەژانەوە یەکریت ماڵی باپیرتە بەڵێ یاخوا لەشە ساخ خوا سەلامەت بێ. هاوڕێ زۆرە وڵا زۆر هەر ئامۆزاکانمە زۆر ناچمە دەرەوە پیرۆزبایی خۆ بنێرە بۆ کەسانی کە یان ناسی کورە جەژنا پیرۆز بێت و گەرنیان ئازار کردنی کەسی ئازاکەی تۆش ئیشەڵڵا یاخوا لەشە یاخوا ساخ سەلام. پێشکەش ناکەی چیتان پێ چیە زانی ئێچی حەشێکی بڵێ ئاسایە وڵا نایڵ هیچ ناڵی نەوە تا باشە هەر جەژنە پیرۆزەکەت بۆ ئێمە هەموو شتێ بوو باشە هەر بەردەوامی لە ناو قەزای چەمچەماڵ ئێستا هاتوونەتە مزگەوتی حاجە بەکە چۆڵمەکی کە مزگەوتێکی گەورەیە قاتی خوارەوەی نوێژخەنان لە ڕۆژانی ئاسالێر نوێژەکەن و قاتی سەرەوەشی گەورەترە فراوانترە لێرە ئەوە بۆ ڕۆژانی هەینی بەکارهێنن چاسە پێم خۆشە هەر جەژنە پیرۆزە لەم مامۆستا و لەم پیاوە بەڕێزانە بکەم ئەزانوان شێڵە لەسەر جەژن لە کێوە دەست پێ بکەین مامۆستا ڕۆلای ڕاستەوە مامۆستای خۆشەوی سلام عەلەیکم خوا سەلامەت خۆم بارێکە هەر لە جەژن خۆشییا بن خوا مبارەکیکە خوای گەوری بکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان بۆ کوردستان بۆ هەموو مسلمانان بەیانی تۆی خۆشەویست بۆ مسلمانان و بەبوونی جەژنی ڕەمەزانەوە توێت چیان پێ بڵێ
سەرەتا بەناوی خوای پەروەردگار درود و سەڵاوات بۆ سەرگیانی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم. طبعا جەژنە پیرۆزە ئاراستەی سەرجە مسلمانانەکەین داواکاری لە خوای پەروەردگار ئەم جەژنە بکاتە مای خێر و خۆشی بۆ گەلی کورد بۆ هەموو نەتەوە و وڵاتە مسلمانەکان خوای پەروەردگار بیکاتە مای خێر بیکاتە مای خێر و خۆشی. پەیامی ئێمە لە جەژنەکانە پەیامی قورئان و فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پەیامی جەژن خۆی ڕوونە، پەیامی مەحەبەت و خۆشەویستیە، پەیامی لێبوردەیە. بۆیە شریعەتی پیرۆزی ئیسلام هەموو کات هانی ئێمە مسلمانانەدا کە ڕوحی مەحەبەت و برایەتیمان هەبێ و دڵمان گەورە بێ بەرامبەر بە مقابل و هەروەها لێبوردە بین بەرامبەر بە هەموو کەس بەبێ جیاوازی. تا چەند گرنگە ئەو کەسانەمان کە دڵمان لە یەک ئێشاوە خۆت ناکۆچێک لە نێوانمانە هەیە ئەم جەژنە ئەنی غرور نەمانگرێ پێ بنین بە دڵی خۆمانە و دەستی میهرەبانی خۆشەویستی بۆ یەکتری درێژ بکەین و لە یەکتری ببورین. وەڵای تر خۆی بەڕاستی مسلمانێتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەفسیری کردووە بریتیە لە چی کە ئەوەیە کە مسلمانان بەڕاستی لە دەست و لە زمانی لە ئەمین بن بەڕاستی. ئینسان ناڵێن کەس مەلایکە نییە لە دنیاە بەرکەوتن هەر ئەبێ بەرکەوتن هەر ئەبێ و بووە دڵ ئێشان و ئەوانە هەر ئەبێ، بەڵام ئەو کەسە کە مبادرەکە کە دەست پێشخەری ئەکات لە ئاشتەوایەتەکانە لە بۆنە کۆمەڵایەتیەکانە و دەست پێشخەری ئاشتی و برایەتی و لێبوردەی ئەکا بەڕاستی بەشی پشتی گەورە و پاداشتی گەورە بۆ ئەوە بەڕاستی. بۆیە ئەم جەژنە بەڕاستی فرسەتێکە و دەرفەتێکە بۆ لێک نزیک بوونەوەی دڵە تۆراوەکان، بۆ ئەو کەسانەی کە خوا نەخواستە ڕۆژێک لە ڕۆژان بەرێککەوتنێکمان هەبووە لەسەر شتێکی بەسیط بۆ خۆشتەکانە شتی بەسیتن. ئێمە بەڕاستی بێ بە دڵێکی گەورە و فراوانەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خوای پەروەردگار وەصفێکە لەو كنت فظا غلیظ القلب لانفضوا من حولك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە دەم بە زەردەخەنە بووە و دڵفراوان بووە تەنانەت بەرامبەر ئەو کەسانێکی کەەوە عەزیەتیان داوە. جەماڵ ئوستاذ جۆمان لە تەکبیراتێکی جەژن بێ بەدەنگی جەنابەت. الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جزاك الله خی گەورە بپارێزێ. کا حاجی بەکرجان سڵاو لە تۆی خۆشەویست قوربانم کەسایەتێکی جوانی ئەم شارە یاخوا سەلامت بی. جەژنت پیرۆز بێ خۆم باریکی کە جەژنی جەنابیشتان پیرۆز بێ بەخێر بێن بۆ ئێرانە جەژنی هەموو مسلمانانی جیهان بەگشتی و کوردستانیش بە تایبەتی من داوا لە هەموو خەڵکەم کەوانی برین تۆزی عاجز بوونە لە یەک لەم جەژنەیە هەموو یەک بگرن هەموو یەک ئاشتکەنەوە بەڕاستی داوا لە هەموو حیزب و ئەحزاب بە کوردەکانەکەن لەم کاتەیە یەک بگرن و ئاشت بنەوە بوویکەوە چۆنە لەی حکوومەتی هەرێم تەشکیلکەنەوە چونکە پەرلەمان دەمێکە دروست بوو بەڵام لەبەر ناتەبای حیزبەکان تا ئیشتەکیە ناتوانێت دەوڵەت تەشکیلکەنەوە. من داوا لە هەموو حیزبەکانەکەم لە کەناڵە بەڕێزەکەتانەوە کە ئاش بمنەوە لەم کاتەیە چۆن بە خەڵک ئەڵێن ئاش بنەوە حەقی خۆیشان ئاش بنەوە و دەوڵەتێکی حکوومەتی کوردی تەشکیلکەنەوە وەکو جاران برین حکوومەت تەشکیلکەنەوە زۆر سپاسانەکەم بەخێر لەسەر چاوەکە هەمیشە لە جەژن ناوی سڵاو لە تۆی خۆشەویست و جەژن لە تۆش پیرۆز نوێش پیرۆز بێ بەخێوێن سەر چاو پەیامی تۆ چێ ببوونی جەژنەوە من پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم بە تایبەتی کوردستان بە هەموو چوار پارچەی کوردستان و پیرۆزبایی لە کەسوکاری شەهیدانەکەم و پێشمەکە قارەمانن کەیسا لە سەنگەران هێزانیەکان کە ئەمڕۆ لە خەڵ لە جەژنای ئەوان وڵاتەکە و شارەکانمانە پارێزن و داوای لە هەر چوار پارچەی کوردستان شەکرم بۆ مافەکانی کورد بتوانن یەک ڕیز بن و یەک خڵێس و یەک دەنگ بن
لەش ساق زۆر سپاس بۆ یەکش. خۆم باریکە جژنت پیرۆز بێ خێر بێن دەستخۆشتان لێکم خۆی لەخوا سەلامەت جەژن هەموو لای پیرۆز بێ لێرە جژنە پیرۆزە بۆ شێنێری بۆ هەموو بسڵمانی بۆ هەموو سەرجەم مسلمانەکان بۆ هەموو ساق هەرێمی بێ. کوردستان یاخوا بەخێر بێن دەستان خۆش جژنەکە بێ. لێ پیرۆزکە هەمیشە دڵخۆش بێ یاخوا بەخێر بێ دەستان سەلامەت. خۆش بێ ئێوەی سەرکەوتوو بن بەخێر بێن خۆم باریکە جژنت پیرۆز بێ ئاماریکانە خۆ خۆم باریکە خێرە سەر چاو پەیامی تۆ چێ بە بۆنی جژنەوە وڵا پێیان من ئەوەیە جژنە پیرۆزە لە گەلی کورد بەعامەکەم و خاستن جیهان بە تایبەتی لەش ساق بێ خۆ داواکەم ئیشەڵا هەموو کەسێک دڵفراوان بێ بەرامبەر بە یەکتری و جژنە پیرۆزە لە جەناویشتانەکەم زۆر سپاس دەکەم میوانتان زۆر هاتم ڕۆ واللهی دێت قلقڵ بەنیازی شەڵا دوای ئەوتە نیوەڕێ و دوای ناخوارن لەگەڵ بگەڕێن حاجنا وڵا بەتەمای انشاءالله قوربانە مامەجان سەلام عەلەیکم خۆم باریکە پێکمانەوە سەلامەت بیاخوا کە لە مزگەوت تاجیتەوە یەکەم جاکیە بۆ جژنە پیرۆزە و لێ کرد وڵا لە بیر نەماوە دای حاجی ماوە ماوە نەماوە ئارە وەڵا لەش ساق جژنە پیرۆزە و لێ کرد تەبعان نەما کرێشتان قسە ناکە قسە ناکە بەڵێ یاڕەبی خواشفای بۆ بنێ نا بەخوا بەخێ زیاترە چی بۆ میوانیان چاوەڕی میوانەکەی لە ماڵەیان لێرە وڵا لە ماڵەوە لە ماڵ وڵای میوان هێو بنەسی بۆ میوانیش لە ئاهوای خە زیاتر حەز لە گەڕانیان حەز لێ میوانەکە خۆی بێ وڵای میوانەکە بێ بمان چاوم بۆ گەر خۆمش مەجال بۆچم بۆ لای کەس و کارێکم بۆ لای خزمێک و برادێک بە گەڕانەوە خۆشۆک مامۆسا فەرمووی ئارە وەڵا ئەرێ وەڵا قوربان لەش ساق بێ لەگەڵ حاضریە ئامین شاءالله خۆم باریکە لە خۆشیابی بەڕێزی قوربان گەنجی زۆر گەڕاوی بڵێ وڵی ئەم جەژنە زۆر نەگەڕام بە بنەوەی پرسەمانە بوو سلامت قوربان ئیشاءالله خۆی گەور سەلامانە جژن دڵە بە جەژن خۆشەوە بەڵێ بە تاکی جەژن جەژنی مسلمانانەوە هەمووشمان دڵمان پێ خۆش و پیرۆزبایی لەسەر جە مسلمانانی جیهانەکەین کورد بە تایبەتی گەلی خوا لەش ساق لە جەژنابی لە خۆشیە سەلامەت پامی خۆ بنێرە بۆ کەس و کارت بۆ هاوڕەکان ئەوانی کاتبینن جەژنە پیرۆزەی خۆ مارەسەی هەموو مسلمانانەکەم هەموو هاوڕێیانەکەم هەموو ئەهلیەم مزگەوتە خۆشەویستاکەم بە تایبەتی مامۆستاسی ئەمەند زۆر ماندوو بۆ ئەم مانگە لەگەڵمانە هەر یعنی هاوڵێ چاکیدا ماندوو و زۆر جەژنە پیرۆزەی لێکم دەستخۆشی لەکەم تەبا بن لە ناوێکە خوا بتان پارێزە خۆشتان ساغ بە جژن لە تۆش پیرۆز بێ لە ئێوەش پیرۆز بێ و بە خراتی کەناڵەکەتانەکەم جژنە پیرۆزە لە هەموو مسلمانانی گیان بە تایبەت کوردستان و ئێوەی بەڕێز شەگەم بەخێر بە سەر چاو هاوڕێکین ڕبی هەر لە جژنەبی شاءالله جژن ئێوەش پیرۆز بێ برای بەڕێزم سەلامت بیاخوای مناڵی شەرمان کرد بێ گەردنتان ئازار بە براکەم جژنە پیرۆزە بۆ هەموو مسلمانان گیانە نێرم ئینشاءالله خوای گەورەم جژنە بکاتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو مسلمانان بە تایبەتی گەلی کورد و ئەو مسلمانانەی کەوا پێویستیان پێ خوای گەورە ڕەحمیان لێ بکە ڕەحم لێ ئێمەش بکات ئەم قاتە جوانە وشەڵا بەنیازی زۆر بگەڕی ئینشاءالله شڵا گیرفانەکانی پڕکە لە چکلێت بەڕێزانش لە یاد نەکەم سلام علیکم چۆنی قوربانم زۆر سپاس جەژنت پیرۆز بێ لە خۆت لە بنەماڵەکە و لە کەس و کار و جەژن لە پیرۆز بێت لە هەموو مسلمانی گیان پیرۆز بێ بە تایبەتی مسلمانانی کوردستانی خۆمان وەلحەمدوللا ئەم مانگی ڕەمەزانە بەڕاستی مانگی بەرەکەت بوو مانگی بووکەوە بەڕاستی لەزەتمان تیابینی الحەمدوللا وە لە مسلمانانی جیهانی قوڵکات بەڕاستی من نیکەم بە شتێک ماوەساسیامان بەڕاستی لەم مانگی ڕەمەزانەیە زیاتر چێژمان لێوەرگل لە تەراویحەکەی لە نوێژەکانە بەڕاستی لەگەڵ چێژێکی الحەمدوللا وە جەنابیشت ئێوارانێکی بانێکی بۆماندا الحەمدوللا تۆش لەخوا بەزیابێ هەر ینی سەوتێکی خۆش و بە قوربانە زۆر هەر بە کورتیەوەم پێ بڵێ ینی چی دیمەنێکی جەژن لای تۆ خۆشە وەڵاهی دیمەنی جەژن لای منەوە خۆشەکە پاش ینی وەکو بڵین پرۆسەیەکی تۆ مانگێکە بە ڕۆژووە بیت پاش ئەو مانگە خۆشیە گەبینی ئەمە کە پێڵین جەژن ئێمەش وەکو مسلمانان دوو جەژنمانەیە
ئەمە جەژنێکە لەو جەژنانێکەوە ئەمە زۆر لەزەت و چێژی دابینی یاخوا پیرۆستان بێ ئەگەر حاڵەتێکشمان هەبێت لەگە یەکێکە خوانە خواستە دڵ ئازارێ بێت بەرکەوتێکمان هەبێ ئەتوانین داوای لێبوون بکەین و بشینە پێشەوە بۆ لای خام باریکە سەلامت حەزەکەین گومان لە پەیامی تۆش بە بۆبوونی جەژنەوە تەوێت چی بڵێ چی لە دڵتا هەیە والله پەیامان پیرۆزبایی جەژن لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانەکەین ئەم دینە گەورەی ئێمە کۆمەڵێ بەها و پەیامی گەورەی تایەکێ لەوانە ئەم پێکەوە بوون و برایەتی من داواکارم لە هەموو مسلمانان بە تایبەتی لە وڵاتی خۆمان ئەو شێوازی جێژن گێڕان و ئەو برایەتی و هات و چۆکردنە ئەگەر لە شوێنێک سات بوونەوەی تێکەوت بێ هیوادارم خەڵکی بە گەرم و گوڕێەوە بە تایبەتی ئەم جیلە تازەیە باوشی بۆ بکەن ئینشاءالله یا الله بچین بۆ ماڵە بزانین لە ماڵن السلام عليكم شلونن باشنا حالتان يوش ورن ورن كاغبا سرزاني شم ماڵە بکەین السلام عليكم شوي براجان خوان باریکە جرتان پیرۆز بێ ئەحواڵتان باشن یاخوا خۆشیابن وان هاوڕێی تۆن چەند جانەکەم جەژەت پیرۆز بێ قوربانە بم خوان باریکە جەژە پیرۆز بێ و قوربانە بم نەخوای لە خۆشیابن زۆر دەسپاسانەکەم سەر ئای دەستە خۆش بێ یاخوا ئەمە بۆ وێنەگرەکەم ئەش بۆ خۆم لەشتان ساغ بێ جژتان پیرۆز بێ ئەحواڵتان چۆنە باشن بە ساخۆ بووم یەک تۆزی وەرنە پێشەوە ئەحواڵتان چۆنە با بزانیم ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە چۆنی ئەگوزەریێنی وەڵا سوپاس بۆ خوا باش ئایبینێ لە خوای یوانتان زۆر هات وڵایی ئەم تاقە جارێ نەوەڵە خەوبەری نەیە ئارە وەڵا جارێ ئارە بەخوا ڕەمەزان سەری لێمان تێکداوە لێوی بیاخوا بە قوربانە بوو براکەمە هاوڕێکن ئەرە وەڵا ماڵتان دوورێ لێرەوە وەڵایی تۆزێت دوورا لەسەرەوەی دوورە دەستن قوربانە بوو نقڵ هەڵگرت وەڵای کورد زۆر ئەخۆی زۆر مەخۆ باشە دوای خراپە ئەی تۆ چۆنی برا چۆنە باشی سەلامەت یاخەوە بۆ دەستکرە گریان وەرە پشت کامێرا وەرن ئەی لەگەڵ جەژ ناچوون وەڵا باش نەخۆ باشی وەڵا باش بە قوربان ماڵی باوکت هەلەما باوک دوورە ماڵتانێرەوە وەڵا لەم دیوە ئێوەی گەنجان دڵتان بە جەژن خۆشە وەڵا باشە خۆشە ئاڕۆڵە ئەم شەو زۆر لە دەلاگمایتەوە نەوەڵا نەڕۆشتی نەوەڵا تا بەین چاوەڕێگە ئاڕۆڵی سەوە نەر چاوەڕێیانەکەی نایش خەوێ ئاڕۆڵی سەوە نەر نەخەوتووە بەزەوەیان خەوتووە بەس دانیگان خەوتو بووە بەڵام سەرۆشەم بەخەوە ما خەشت یەک وەڵا باش نەخوا باش یاخوا سەلام باوکو لە ماڵە نەوەڵا ئیسە دەچوە دەرەوە ئای دایکت ئەویش هەر لەگەڵێ پێکەوە گەڕن ئارە وەڵا یاخوا بەخێر بێ ئیشەڵڵا جەژن چۆنە لە قەزای چەمچەماڵ وەڵا سوپاس بۆخوا ئەیبی نییە جەژن ئارە وەڵا چەمچەماڵ لە زۆربەی شوێنەکان گەرمترە ئارە وەڵا ئارە وەڵا وەڵا سوپاس باشی سلام علیکم باشی جانەکەم حاڵتان چۆنە چۆن دایکی من چاکنە حاڵتان بە قوربان تاوم جەژت پیرۆز بێ قوربان تاوم جەژنیۆش پیرۆز دە قوربان تاوم پێکمانەوە بێ مەمنون گەلێ سوپاس و گەردنی مازە قوربان تاوم بەڕێزی مۆم بۆ میوانی ئارە وەڵا چی خۆتان خۆش کردەوە ئەی تۆ گۆڕائیشێکی باشە قوربان تاوم چەند ماڵ گەڕاون وڵات تقریبا پێش شەش ماڵێ ئەگەڕێن قوربان چاوم مەمنونی گەلێ سوپاس مەمنونی قوربان چاوم بەڕێزی لەگەڵ دای حەجە ئاخر وڵی بە قورآن پێ مەڵ ناگیری دا باشە وڵی ماشەڵا ئەو گەرێ زۆرە وڵی 2 کیلۆ چکلێتم پێ خواگەدا ئەدەوا میشکلێتان بەمێ من لەی وەرەگرم ئەیدەم بەو با بۆ یادگاری 2 چکلێتان بەمێ ئەوە بۆ تۆ وەڵاهی فەقیر و دۆڵەمەنەوەی تێکەڵ بووە ئارە وەڵا قوربانیەوە بم جەژن لە تۆش پیرۆز بێ یار لە خۆشییا بن یاخوا سەلامەت بن ئامین یا ڕەبی زۆر دەسپاس قوربانتان دۆ ڕاتان نەگرم قوربانتان خوا بیستان زۆر دەسپاستان دەکەم لەشتان ساخ بێ زۆر دەسپاس سلامت بن یاخوا نیوژ ڕۆژی لێو قبول کردن ئینشاءالله لەگەڵ ئێوە ئینشاءالله قوربان سلام یاخوا وەرن نەیەوە باش دای حاجی جەژن لە تۆش پیرۆز بێ
خۆم بارێژی کا ڕەبی خی گەورە سەلامت کا خوا جژنەکەت بێ مبارەک بێ سەلامت بێخوا حەزێکا حاجیگان خی گەورە سەلامەتان کاخوا پەیامی تۆ چییە بە بوونی جژنەوە بۆ خۆشەویستان غزم و کەس و کار و لە هەموو کەس و کار پیرۆز بێ خی گەورە سەرکەوتی کە هەموو کەس و کارمان و خی گەورە ڕەحممان لێ بکە و خوا ئیمانمان باتی و ئامین یا ڕەبی بە قوربانی بە سەلامت بیە پەیامی تۆ چییە بە بوونی جژنەوە وڵا پیرۆزباتان لێکم و یاخوا بەخێر بێن و جژنی ئەو خەڵکە پیرۆز بێ و خوات نوێژ و تەعات و ڕەمەزانەکەمانێ قبول کە ئیشەڵڵا و ئامین یا ڕەبی یاخوا بەخێر بێن و خوا ڕەحم لە گشتمان بکە و ئامین یاخوا وڵا بێن یاخوا ئەم گەنجانیشمان بۆ ئامین ئیشەڵڵا ثابت کا و ئینشاءڵڵا یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر هەجژنا پیرۆز بێ و لە دوان نادەی ئێدە باشە خۆ لەشتان ساغ بێ وڵەکە ئەم جژن نێوەش پیرۆز بێ دایژیان سەلام عەلەیکوم چۆنی باش یا حاڵ چۆنە جژنت پیرۆز بێ خوا مبارەک کا یا ڕەبی جژتان پیرۆز بێ و میشە لە خۆشییا بن ئینشاءڵڵا پەیامی تۆ چییە بۆ بینەرەکانمان بۆ خەڵکی کوردستان بۆ مسلمانان وڵای پەیامی من پێش هەموو شتیاوەیە پیرۆزبایی لە هەموو مسلمانێکەکەم بە بۆنەی جژنی ڕەمەزانی پیرۆزەوە دوعای خێریش لە لای هەموو مسلمانێکەوە بۆ براکانی غەزەمان بکەن ئەمە پەیامی منە لەشە ساغ بێ سەلامەبی تاشن گرگەم جژنە سەردان یەکتری بکەین و گردن یەکتری ئازا بکەین اینجا ئەگەر شتێ لە دڵمانە هەیە لەبەر خاتری و خوای بخینە ئەولاوە و باوشی مهرەمانی بۆ یەکتری بکەینەوە هەرەوەیە خۆی ئەم جژنە بۆ ئەوەیە گەردنازای لەگەڵ یەکەی خزم و دۆست و دراوسێ بەسەر بکەیت و بەڵام تۆزەی سەر ڕەحمەکە کەم بووە وانە ئارۆڵا کەم بۆتەوە تۆزێک کەم بۆتەوە وەسام لە سلێمانی ێسەر سەم شەماڵ نەمایڵامانەوێ سامڕۆ بۆ بۆ دێنی هاتی ماڵدایکم ئەوە جژنەمان لێر لە ماڵدایکم جژنەمان کرد چاوە نێ جژنەکەن دڵیانمان نشکان باچنێ جژنەکەمان بکەین ئینشاڵڵا ئەڵا چاوەڕە لێرە بووین ئینشاڵڵا بەخۆشی بێشڵا لە هەموو لایەک گرنگە ئەم جژنەها سەردان یەکتری بکەین و یەکتری بەسەر بکەینەوە و ئەم جژنە جژنێ بسڵمانەوە ئینسان بسوانە بێ سەردان یەکتری بکە و جژنی پیرۆتی یەکتری بکە و گەردن یەکتری ئازا بکە و ئیتر ئەبێ ئینسان یعنی باش بێ عنی لەگەڵ یەکا و دڵ یەکتری ڕازی کا و ئارەوڵاتە بێ ئینسان کە سڵمان بوو دڵی پاک بێ و ئارەوڵات گەردن یەکتری ئازا بکەین و کین و ش لە دڵمانە نەمێنێ ئەم جژنە ئەو شتانە بۆ شتانە چاکێک السلام عليكم شلوني قربان جان ساكي حواسونا ساكي تندرسي شلونه خان باريكا جژن پیروز به خای گور السلام هاتی بو میوانی الله هاتی بو میوانی خوا سلام مالا والله ما قال يا خوا سلام جژن پیروز به لشو هاتي والله لا تسمع له هر لنا سمسما لا تسمع له ليش صاغ يا خوا سلام شارك واش شارك والله دقرش واش دقرش كثير ما جژنيه والله جان صلاو ليله خان باريكا برازاي خيزان يا خوا شي صاغ به اي جژن شو انا بلعته سپاس بخوای گور مسلمان به مسلمانو کو دو جژن معنی جژن رمضان و جژن قربان معنی سپاس بخوای گور جژن کی خوش و خلق اگریو دا ما هيا اگری خلق اگری بعام سپاس بخوای گور زۆر جژنێکی خۆشە و جژنی مسلمان دوو جژن ڕەمەزان و قوربانە ئەگەڕێ حەز لە گەڕانێت گەڕان زۆر چاکە سەری ڕەحم ماوە لەخوا بەزایدە سپاس بۆ خی گەورە لەخوا بەجار گشت ما کشان یا خوا سلام میوانی لە ئەمان بەڵێ بەڵێ کاک ڕەمەزان کاک ڕەمەزان سلام عەلەیکم چۆنی برای بەڕێزم ئەحواڵ چۆنە خوا بارێکە جژنت پیرۆز بێ خی گەورە سەلامت کایە خوا قوربانم زۆر سپاس دەکەم خوا بارێکە خوا سەلامت گەردنی ئازاکە و گەردنی ئازاد خوا لەشتان ساغ قوربانتاوە زۆر سپاس دەکەم یاخوا سەلامت میوانتان زۆر بوو لەخوا بەزیابێ وەڵا باش باشە شکر خوا سەلامت خوا سەلامت چی شتێکی خۆشە وەڵا لەخوا بەزیابێ ڕۆژومان گرد و ئیشەڵا خوا گەورە لێما قبولکە و لە مسڵمانان بەعام وڵاکەم بڕۆ نقڵە بێنە بڕۆ هاوشی لێنێن خوا سەلامت کارەبی ئەو بۆ خۆشی باڵم ئەخۆی جەژن شکلێت و نقڵ و ئەو شتانە ڕەمزێکە خی گەورە تعاود لێمان لێ قبولکات ڕەمەزانمان لێ قبولکە خوایە جەژنەش بە گەڕانەوە خۆشە بەس لێ ڕەحمەوە خۆشە جەژن چی شتێکی خۆشە وەڵا ئەو گەڕان و نێر خۆشە و چی ڕەحمی خۆشە ئەو
خۆی گەور لێ عیبادمان لە بەدەم و چوونەوە براو بارەکەڵا جژنە پیرۆزە و تر ئەوە لە هەمووی خۆشترە جا جژنان ئیتر لە دوای نیوەڕەوە نا هەرە بێ لە بەیانی و دەرگاکە دانەخەی ئەبێت دای نەخێ دانەخرێ هەتا میوانە هیوادارم کەس نەخەوێ ینی پێویست ناکە دەرگاکە هەمووی کراوە بێ خەڵات کوێ بکە یعنی ئەو کەلتورەی جاران هەبوو ئێستا هەر بەردەوام بێ ئینشاڵڵا ئەوە لەبەر جەژن ئەو قساناکەم ئەمە سروشتیە شەکریتیانە ئەمە هیچم شەماڵ ئەمە قەیسیە یان ئەمە خۆماڵیە خەزام هەنجیریانەیە مێژیانەیە هەنجیرەوە هەنجیرە ئارا ئەمە لە تێکین بۆ خۆم تاکشاوە ناسایە نانا بۆ ستێکمان کێشەی نییە خزمەتانە کاکە سەفا بەس نییە داش بۆ بەر نابێ ئەو دانێتتر کەوتو ئێتا ئێمە زۆر خۆشحاڵ ماشەڵاو لێ قیت و قۆس خۆ گۆڕیوە ئەمە ماڵی کێشن سەردانەکە ماڵی مامەمانە ماڵی مامتە دایک و باوک تەگەڕێنی یەخوا لە ساڵمان خۆڵێک شەبێ خۆشیتان هەرچ لە دار بنا چەند ماڵە بەسەر کردو تا ئێستا وڵی لێرەوە دەست پێکەن جارێ دەرلاچین لە بەروی هەروەڵا میوانتان زۆراوە سپاس بخوا تاوان جژنێکی گەرم و گۆڕ سپاس بخوا شتێکی جەژن خۆشە وڵا بەعام جژن ئەوەیە کە مەراسیمێکی ئاینی خەڵکیەوە خەڵک دڵی پێی خۆشە تاوان وە ئەوەی کەیتر لە دوای مانگێک لە عیبادەت لە ڕۆژ و گرتن لە ئەوەی کە خەڵکی تر مەراسیمە دینەکان جێبەجێەکە خۆشیەکە ڕوو لە خەڵکیەکات و ئێمەش وەکو بە پیتوانە هەوڵێن بۆ مەراسیمە هەڵسین و وەکو مسلمانێک جێبەجێ کاشان گرنگە بەسەرکردنەوەی یەکتر ماڵ بە ماڵگەڕان و دواتر گردن ئازادی و گرنگە لەبەرەوەی وەکوتمان مەراسیمێکی هەم دینیە هەم مەراسیمێکی لەلایەکی ترەوە کللتوریە کە کۆمەڵایەتی بوون و هاتوو چۆکردنی یەکترسی لێ ڕەحم تاوانەمانە زۆر گرنگە خاستەن لە کۆمەلگای کوردەواری خۆمانەکە ئێمە بەم ئەرکە هەڵسین لە کاتێکا کە مەراسیمەکە بەڵام ئەرکێکی شێمە بێ پێ هەڵسین لە ڕووە کۆمەڵایەتێکەشەوە هەمیشە لە جەژناوی زۆر پیاوەڕێستا دەستە خۆش بێخۆ برا سلام علیکم چۆنە قوربان جان ئەخوا چۆنە سلام علیکم قوربانم خوان باریکە ئەخوا سلام علیکم خوان باریکە جژنت پیرۆز بێ چۆنی حاڵ چۆنە باشی خی گەورە سەلامەت کە ئەخوا من ئەمن خۆڵۆ پێ هەیەم بە بۆنی جەژنەوە اینجا خی گەورە جەژنەکە لێم بارەکە هەموو لایم بارەکە ئینشاڵڵا ئەخوا هەمیشە دڵخۆش بیت یاخوا کورد بە ئام دڵخۆش بێ ئامین یاخوا جا پەیامی تۆ چییە بە بۆنی جەژنەوە وەڵڵاهی من پیرۆزبایی لە هەموو سومانی سەر جیهانەکەم هەر چوار پارچەی کوردستان هیوادارم ببینە حکوومەتی سەربەخۆ لەژێر دەسەیر نجاتمان بێ هیوادارم بە حکوومەتی هەرێمش هەموو کاتێک خۆی خەوان براری خۆی بێ لەگە بەغایە نەبێت بۆ هەموو شتێک چاوەڕێی بەغانەکەی تۆزە باسی جەژنم بۆ بکە جەژنمە باواز لە حکوومەت بێنین جەژنمە کوچوون بانمونە چی شتێکی جەژن خۆشە گەڕان و بەسەرکردنەوەی یەکترە تاشەن گرنگە خۆشە زۆر ئەساسەوە کۆمەڵایەتیە سلێ ڕەحم بەجێهێنی ئەگەر بۆت بکرێ بگەڕی ماڵ ما زۆر چاکان مەشغوڵین ڕۆژانە ئەم جەژنەمان هەیە چەند ڕۆژە لە ماڵین زۆر زەروریە بگەڕێنەکانە بە جۆرەی توانە بگەڕێن بەلای خزم بەلای نەخۆش خاصن من پرسە خۆشیم هەیە بۆ خانەوادەی چمە ماڵ کۆمەڵ کارەسادە دڵتەزیێنە ئەوەی شارەزوو ئەوەی هەولێر لەم مانگی ڕەمەزانی ئەم کۆمەڵە گەنجە کوژرا بە ناحەق داواکارم خی گەورە سەبووری کە سوکاریان بدا خی گەورە ئاوێ بک بەسەر ئەم ئاگرا بکوژێتەوە هەر کوردێ بکوژرێ هەر کوڕی ئێمە و برای ئێمەیە بۆ چۆنی من لەش ساغ بخوا لە جەژنە تا چەند گرنگە بەرمناگەر ناکۆچیەک ناخۆشیێک لە نێوان دوو برایە هەبێ دوو خزما هەبێ دوو هاوڕێ هەبێ دەستی مەرەبانی درێژکە کەسە کە پێش ئەوە کە قسەینێکی بۆ لای ئەملای ماچەکە و گەر نازای لەگەڕاکە لەش ساغ کاتەوە لە مزگەوت یەکەم جارکیە بوو یاخۆت یەکەم کەس مناڵەکان خۆمان مناڵەکانی خۆ باڵێ هاوسێ دەرهاوسێ گەڕای بەناو دراوسەکان باڵێ زەروریە ئەم کللتورعاتە لە هەندێک گەڕک و شار قوربان زەروریە مۆگوم لام نۆگو فەرز وایە بگەڕان وەکو فەرز وایە ڕەحمەت الله خوان باریکە خوا لێویش مباریکە لەگەڵ جان خوان باریکە جژتان پیرۆز بێ خی گەورە سەلامەتان کە ئەچن بۆ میوانی وەڵا لە میوانی واتی
لە ماڵی کێ بوون وڵا لە ماڵ کاکە کەریم وەخت خۆی ڕامان کرد شێ لە ماڵیان بیمان هە لە بەرچاومانە ڕێنی سەردانیان نەکەین بەخوە ماڵی مامە کەریم هەنی کاتی خۆی زوو لە 16 ئۆکتۆبەر نییە ئەو کاتەوە لە کەروکەواتنەوە خەڵکی کەرگوگەن داخۆخن سەمیوانە لە چەمچەماڵ ناوەڵا ماڵمانێ لێرە ماڵتان لێرەیە لەوجا نەڕۆیمانە بنەیەکتان لێرەیە هەن نەڕۆیمانەوە هەر لە 16 ئۆکتۆبەر نۆشتێتەوە مەڕۆنەوە چەمچەماڵ شاری خۆتانە یاخۆ مەڵا وایە ئەی جەژن چۆنە بەلاتانەوە خۆشە گەرم و گوڕی جاران ماوە سەردانی کردن و وەک جاران نەماوە کەربوون نێکدا بەغدا نێکردەوە لە کەرە و جەژنە لە کەربووی باوانەیە بەڕۆژوو ئێستا من لە گەهرێما جێژم کردووە جژنەکە بەخوایتر نمردنەوەش مابینی وانە بارێوەڵە ئەی پێم بڵێ جژن چی شتێکی خۆشە بۆ نە گەڕانەکەی نان خواردنەکەی ئەوەی ڕۆژە کردە دڵی بەەوە خۆش ڕۆژە مانگ ڕەمەزانی کردە ئەوە خوا لێمان قبولکە ئەوەی خۆش یاڵا دەستان خۆش بێ وڵات بۆ نوێ باشە ئامانەت خوا بن خۆم باریکا دووبارە دیارە جەژن پەیامێکی گشتگیرە بۆ هەموو هاوڵاتیان و لە جەژن ئەمە پێویستە ناکۆچەکان وەلا بنین و چۆنەڵی پەیوەندی کۆمەڵایەتەکان زیاتر بەهێز بکەین و سەردانی خزم و کەس و کار بەداخەوە تا ڕادەیە کە توانین بڵین لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر جەژن کاڵ بۆتەوە بەڵام سپاس بۆ خۆتان بڵین لە قەزا و ناحیەکانە تا ڕادەیەکی باش پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ئاستێکی زۆر باشان بە هیوای ئەوەین کە ئینشاڵڵا هەم بتوانین گرنگی زیاتری پێبین لەبەرەوەی معلومی بەڕێستانە ئەوەی کە تاکە بۆنەیەک کە پەیوەندی کۆمەڵایەتی تا ماوە ینی بە بۆچوونی من بریتێ لە جەژنەکان بێگومان چی شتێ جەژن خۆشەکە ئێستا ئەم جەژنە چی شتێک گەرم و گوڕترێکە چی بکەین بۆەوەی ها بۆن و بەنامەی جەژن یعنی بێ بە لوتمانە دیمەنی جوانی جەژن ببینین هەستێکی خۆشی جەژنانە ئەمە چۆن سەرچاوەگری ئەم شتانە ینی ئەگەر دانیشی لە ماڵەوە و هەر گلەی بکەیت و هەر بخەوی هەنی هەست بەم شتانەکەی وڵا بە دڵنیای وەداخەوە من بە تایبەت لە جەژنا پەیامێکم بۆ گەنجان هەیە زۆربەی گەنجان ئەو جیلی کە ئێستا پێگەن زۆر سارد و سڕن لە جەژنا بەداخەوە یعنی وای لێ هاتووە من گەنجی وا هەیە ڕەنگە ئەگەر بە مجاملە نەبێ ڕەنگە ئامۆزاکەی خۆی نەناسێ مەسەرەن پورزاکەی نەناسێ بۆیە پێویستە لەسەر هەمووان گرنگی زیاتر بە بۆنە ئاینەکان بە تایبەت بە هەردوو جەژنەکە بین و زیاتر سەردانی یەکترکەین و ینی بە تایبەت ئەو کەسانی کە بە تەمەنن کە خۆیان ناتوانن گەڕێن ئێمە بەسەریان کەینەوە ئەو کەسانی کە نەخۆشن بە بۆچوونی من ینی زیاتر گرنگیدان بە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە جەژنا جوانەیەشی زیاتر بە جەژنەیەت بگومان ئەم بەیانەیە کە لە خەو هەستای سەرەتا شێت بینی کە لە مزگەوتاییتەوە جگە لە خێزانت بە نمونە پەیوەندی بە کێوە کرد بۆ جەژنە پیرۆزە جگە لە خێزانم من سەرەتا سوپاس بخوا بعدەدی چکلێتەکان زانیم 26 ماڵی ئەو دەوروبەرە گەڕاوین 26 ماڵ گەڕاین عدەدی چکلێتەکان دوای ئەژمێنم 26 ماڵ گەڕاوین دوای ئەوانیش هەر وەکو ئەرچێک سەردانی دایک و باوکم کردو کە دایکم لە ژیانان نەماوە بەڵام ئێستا چۆنەڵی دایکی دووەمەمێ هەر وەکو دایکم وایە فەرقی نییە و ئێستا هاتوون بە ماڵ خەسووم کە دووەم ماڵە تر بەخوان لە خەیری دراوسەکان هەر ئەو نەفریان کەوتم خۆشم سپاس بۆ خامڕێک میوانم هەبوو کاکار یا الله ماڵەکە لە ماڵن مامۆسای جان لە ماڵی سەلام عەلەیکوم مامۆسای جان سەلام عەلەیکوم دەستم ماچ دەکەم قوربانەوە دەستم ماچ دەکەم تۆ چۆنی ئەحواڵ چۆن مامۆسای جان بە قوربانم خی گەورە سەلامەت کایە خوا دەرگاکەش حەزەکەی داخین دەنگ و باس چۆنە خی گەورە سەلامەت کایە خی گەورە سەلامەت کا بە قوربانە بم خڵەکەشی بالێ وەرگرین بە قوربانە بم جەژنت پیرۆز بێ جێژی هەموو لای پیرۆز بە خۆشی خۆی گەورە سەلامەت ئینشاءالله خوا سلامەتان کە ئینشاءالله قوربانە بم چیمان پێڵێ بە بۆنی جەژنەوە پەیامی خۆت بۆ موسڵمانان بۆ بینەرەکانمان بۆ هەموو دنیا وڵی داواکەین لە خۆی پڕۆگای جێژن پیرۆزی لە مبارەکبایی لە هەموو موسڵمان ئەەکەیت خی گەورە جژیان پیرۆز کات خی گەورە مۆفەقیان کات خی گەورە ڕۆژ و تاعەت و عیبادەت و هەموو ئینشاءالله لای خی گەورە داواکەین خی گەورە خی ئەمن و ئاسایی وڵاتەوە وڵاتەکەمان بەردەوام بێت لە ئەمن و ئاسایش و خۆشی و ئەو خەڵکە کەوا لە ڕەمەزانە خۆی ماندوو کردووە بەهۆی ڕۆژ و شەو نەخەوتووە و قیامولەیلی کردووە و تەراویحی کردووە داواکەین خی گەورە بیکە بە کەفاردی گوناهەکانیان و خی گەورە گوناهەکانی خۆش بێت
ئینشاءڵڵا داواکەن ئەو خەڵکەی کەوا لە ڕەمەزانە بە تین و گروتینێکی شاکات نندە مزگەوتەکان و جماعەتیان کردووە بە پیا و بە ژنەوە هەروەها بەردەوامە دوای ڕەمەزانیش سوور بن لەسەر ئەو کردەوە چاکانەی کە کردویانە و نەگەڕێنە سەر کاری خراپ و ئەمانەوە داواکەین خۆی گەورە هەموو لای موفق بکات مامۆستاجان جژن کۆمەڵی ئاداب و نەریتی خۆی هەیە اینجا پێم خۆشە هەندێشتمان پێ بڵی لە بۆی کە خەڵک هاان بین سەردانیەکەین و گردنێکتری ئازاکەین و خاڵ دوو خاڵ هەیە لە جژنە یەکەم جژن ئەو جژنە بۆ خۆشیە بۆ ئەوەی کەوا ئینسان دائما زەردەخەنە بکە بەرامبەر بە بەڕای مسلمانی بە خوشکی مسلمانی ئەمانی جان جژن بۆ ئەوەی کەوا دڵەکان هەمووی یەک بگرێت و خۆشەویستی دروست بێت لەوینانە و هاتوشۆ علاقە ئەوەی کەوا کە سوکاری هەیە خزمی هەیە خزم خۆشی هەیە دیدەنی بکە سەردانی بکە قەتی ئەوەی کەوا قەتی علاقە لەگەڵ کرد و قسەی لەگەڵانەکە با بڕۆ لەگەڵ ئاشت بێتەوە و ئەمجا کەوشەیەکەوە دۆست و برادەر و هین دوور و ئەمانەیە پێویستەکەوە هی برایەتی حقوقی واجباتی برایەتی جێبەجێکە و هاتوچێ بکە و جژنە پیرۆزی لەگەڵا بکە و ینی ئەوە واجباتی ئەم جژنە ئەوەیە کەوا ئینسان دڵەکانیان پاکەن و لە ئاسوی یەکتی خاوین کەن ئینشاءڵڵا باش مامۆستا ئەگەر کەسێک بە نمونە داوای لێبوردن بکات بەس بەرامبەرەکەی عفوی نەکا گوناهبارە بێ ئەوە گوناهەکە چێت ئەوە ئەم لهینی خۆی پاکەکات و واجبی خۆی تەواوەکە و جێبەجێەکەات بەڵام ئەو تاوانەکە ئەگەیتەوە لەو حاڵەتانی کەوا بخوای گەورە بەعزە عیبادەتی قوبوڵەکە کە بەرجێ بدەم بڵای خی گەورە ئەو خاوانەی گەر هات و کەسێک لەگەڵ کەسێکە قسە نەکە خی گەورە قوبولی ناکە کارەکانی هەتاوکە لەگەڵی ئاشنی بێتوانێت نەکەوێت ئەتاکە دوو کەس پێکەوە پەیوەندیان بسڕێن و قسەنەکەن کردوەکانە بەرز نابێت نەخێ نەخێ خوا قوبولی ناکە هەتاوکە ئاشنەوە هەرەوەڵاوە جێگە حەقی هینی قسانەکردن تا دەکەێت تا سێ ڕۆژ دەچێت دوای ڕۆژەکە قسانەکەن تاوانبارە بن هەردوو گوناهبارە ئەی باشە مامۆستا لە جەژنە ئەگەر نەچی بۆ میوانی گوناهبارە بی وڵا خۆی زانیشی گوناهبارەکە نییە بەس گوناهبار نابی بەس ئەوەی ئینسان بشوێ بۆ دیدەنی و بۆ هەتوشێ ماڵان و خزمان و دۆستان و بەرادەران و ئەمە بەڕاستەکە خۆشەویستەکە و برایەتەکە تەوترە بێت بە قووەترە بێت خۆشەویستی زیاتر خۆشەویستەکە زیاترە بێت هاوت نەک ئینسان کابرا هەروکو عەزڵ بێ لە ماڵا بکەوێ و کەس نەچوە بەلایکەتەوە باش بەڕاستی شتێکی باش نییە بۆ حەقی برایەتی ئیمانی و ئیسلامی جێبەجێ نەکردووە با زۆر ڕاد نەگرین زۆر خۆشحاڵ بووین دووبارە خوا مبارەکە مبارەکە لە هەموو لای خوا محمود ئەوەی کە بینیتان ڕابۆچینی بەشێک بوو لە دانیشتوانی قەزای چەمچەماڵ لەسەر جەژن و هیوادارم لە هەر شار و شارشکەیەکن لە هەر شوێنێکی ئەم جیانە هەن جەژنەکە بە خۆشی بەڕێوە ببن و ئەو شتی کە جەژن زۆر خۆشەکە بەڕاستی گەڕانە و سەردانیکردنی یەکتریاگە تۆ لە ماڵەوە دانیشیت و نەچیتە دەرەوە لەگەڵ ڕۆژانی ئاسایە هیچ فەرقێکی نیە ئەو کاتە بەڕاستی هەست بە جەژن ناکەیت و دڵە خۆش نابێ بەس ئەگەر تەوێت دڵە خۆش بێ و هەستکەی کە لەگەڵ ڕۆژانی ئاسایە جیاوازی هەیە ئەتوانی دەستی ماڵ و مناڵەکە و بگریت و خزمان و دراوسەکان و دۆستەکە هاوڕەکانە بەسەر بکەیتەوە لە هەمی جوانتر ئەگەر کێشە و گرفتێکەیە یاخود ناکۆ کێک هەیە لە نێوان تۆ هەر کەسێکە ئەتوانی دەستی مهرەبانی و دەستی خۆشەویستی درێژ بکەی بە دڵنایەوە ئەمیش هەر جەژنەکە جوانتر و خۆشترەکە ئەو کەسی کە لێبوردەیە و کەسێک کە دایمە دڵی ئارامە هیوادارم جەژنەکە بە خۆشی ببەنە سەر و گردن یەکتری ئازا بکەن و دڵتان خۆش بێ و دڵی ماڵ و مناڵەکەشتان خۆشکان دووبارە و سێبار و هەزار بارە هیوادارم هەموو جەژنێکتان پڕ بێت لە خەندا پڕ بێت لە خۆشی هەموو ڕۆژەکانی ژیانیشتان دیسان پڕ بێت لە خۆشی لە قەزای چەمچەماڵەوە بەجێتانەیەڵەم و دووبارە خۆم بارێکە با پێکە خواویزی بکەین خافیس دەی خافیس خواتان لەگەڵ